دكابينا نهي حكومة هرم كردستان سر أصلا سنتر همو قضايانا بيجين يان بارزگانی دارن سر بخو همو هولک هاتی دان کو اف جاده نهاتی نقیر کرن برین ها همو بین قیر کرن یعنی بونو من الزاخو برین ها کشه وی که بو کو بشه کی زور جاده من هات بو نقیر کرن یعنی زی کی صد هفته جاده زاخو دنوا سنتری و دنهات بو نقیر کرن پشتی کابینه نهي حكومة هرم كردستان و تایبەتیجی پشت إدارة سر بخوات دنان همو يعني بشكل زور جادين هاتينا دنوا سنتري ده هاتينا قير كرن لا أكريجي بهمان شبه يعني ناف سنتري بهندك جهابون يان جادين خراب بون يعني بيشين بريان ها قير بون اللي قيريوان خراب بون جاكاش كواليتي خراب هات بون تشكرن جلا هندك بلندران ويانجي بهر أواكيا نهات بون قير كرن هاتنا قير كرن أما بحثي سنتري بيجين باجار كرن نافرا باجر بو باجر دا سنتر بجی نافرا پارزگاه دوگ بو هولیر یانجی سنتر بجینی پارزگاه هولیر گل آکری و جبو دوگی بریان ها جاده گلک خراب بون یعنی اوها بو یک ساید بو نه هم بوین دو ساید و جود ساید و همان دم داجی باشترین شوه هاتینا درست کردن یعنی همه حالکات یادان کو به لگوری standartın cihani bir standartın navdalati bitin cadde otoban bin yani Ravistanın mı yoternent nava cadde da ne bin yani hemu zavrine kave bu overpassa ki bitin u beteser heman cadde am zdatet istervim jari rastin افروجه وزارت شهروانی و گشت و گذاره بو به همان شیوه وزارت آبادان کردن و نشته کردنی جی بردام ال حول خوب و قیر کردن رین نوارا باشران دا وجود ساید کردن وان دیجی بریکار وزارت آبادان کردن سردان پروژه قیر کردن جاده آکری بردارش کرد بو کو یک جوان جادانه کو پرزگیری کان کو کیشه کازور سر هبودم گلیل سر هبون شنیزیک و او سر کرد و درباره دا میوانه که من استودیو برز دکتور آگرین عبدالله بریکار وزارت آبادان کردن نشته کردن دنواسوی دال گلمنه بخیر بین زۆر سپاس ماندوو نەبن دوێنێ سەردانی بڵێن ڕێنێوان ئاکرێ بۆ بەردەڕەشتان کردبوو با هەر لە خۆتانەوە بزانین پرۆسەکە بەچێ گەیشتووە چۆن بوو بەڵێ لە ڕاستیدا پرۆسی سیانەکردنی ڕێگاوبانە سەرەکیەکان و دەرەکیەکان ئەرکێکی سەرەکی و گرنگی وەزارەتی ئاوادانکردن و ڕێژەجێکردنە ئەو تیمەی کە دوێنێ سەردانمان کرد بەڕاستی بۆ تەشجیاکردن بوو کە لە ئەجوایەکی زۆر گەرم و سەختی ئیشکردنا لە پێناوی خزمەتی هاوڵاتیانە ئەو تیمانە کار ئەکەن لەوێ تقریبان 3 ڕۆژە پرۆسەی سیانەی نێوان بەردەڕەش کەڵێکیان دەست پێ کردو ئەو پرۆسەی بەردەوام ببێتە هەموو کەموکورتەکان چاکرێتەوە بەڵام ڕەنگە لە هەمان کاتە لە زۆرێک لە ئیدارە سەربەخۆکان و پارێزگاکانی هەرێمی کوردستانیش تیمی هاوشێوەمانەیە لە سلێمانی لە هەولێر لە دووەک ئەو کاراناکە ئەمە لە ڕێی تیمی بڵێن حکوومەتەوە نۆژان دەکرێتەوە قرتارکردنەکە یان بەکردی تایبەتان داوە بەڵێ ئەمە تیمی حکوومەت خۆیەتی تیمی بەڕێبەراتی چاکردن و پاراستنی ڕێگاوبانی ئاکرێ کە فەرمانبەری حکومین و ئامێرەکانیشی حکوومەتن بۆچی ئەو ڕێگانەی کە بڵم دەبینین ئێستاوانێک کە کەرتی تایبەت جێبەجێ دەکاتن کواڵەتیان بەرزترە لەوانەیە کە لە حکوومەتەوە جێبەجێ دەکرێتن یان ئێوە هەستان بەوە نەکردووە هیچ پرۆژێک نییە کەرتی تایبەت جێبەجێکە بەڵێن دەرئێکە لە ژێر سەرپەرشتی حکوومەت ئەو پرۆژانەی کە جەنابەت ئەڵێ باشە و کواڵەتیان باشە هەر پرۆژەی حکوومەتن بە پارەی حکوومەت کراون بەڵام بەڵێندەر جێبەجێ کردووە سەرپەرشتیارێکی باشیە بۆ کە هەر حکوومەت زۆر باشە ئەمەشیان دەتوانین بڵێن بە هەمان ئەو پێوەرانە بن کە جادەی نێوان هەولێر و دوهۆ کە دروستکراوانە بڵێن هەولێر بوو گوپاڵە و لە گوپاڵە بوو ڕۆڤیە یعنی بە هەمان کواڵەتی ئەوە دەبێتنیان فەرقێکی هەیە وەکو ئیشکردن ئەو ڕێنمایی کە وەزارەت دەری کردو هەم سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەبێ کواڵەتی باش لە کەرەسە لە کەلوپەر لە تەکنەلۆژیا بەکاربێنێ بۆ سیانەکردن هەردەم ئێمە تەوجیهمان بۆ تیمەکانی سیانە بەو شێوازەیە و بەردەوام هەدەفێکی سەرەکی سەردانەکانیشمان ئەوە کە پێیان بڵێن ئەبێ بە کواڵەتێکی باش بە جۆرەتێکی باش سیانەکەن بەڵام ئەمە شتێکی کاتیە ئەو ڕێگایە سیانەیەکی کاتی ئەکرێ ئەوەی هەواڵی خۆشە سەبارەت بڵین ڕێگەی نێوان بەردەڕەش کەڵک خۆشببختانە لەم چەند ڕۆژەی ڕابردووە ڕزامەندی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە کە 100 ملیارد دیناری تەرخان کردو بۆ بە دووسایدکردنی ئەو ڕێگایەوە ئێستا سەرقاڵی ئەوەین کە تەندەرەکە ئامادەکرێت بە شێوەی دیزاین ئەند بیلد کە پرۆسەیەکی خێرای بۆی تەخیر نەبین کۆمپانیایەک بێ هەم دیزایانی بکە هەم دروستیکە دووسایدێک بە ئاستێکی زۆر بەرز بۆ کۆی کە ڕێگای پردیزەی گەورە بەرەو شوێنەکانی دۆکەیت ئەو ڕێگە لەوەدا دڵنیام ماستەر پلانەکەتان تەواو کردووە ینی بڵێن ئەوەکەی حسابی ئەوەتان کردووە ئەو بار هەلگرانە هەمووی بە ڕێژەیەکی زۆر بەوێ داهاتوچوو دەکەن پێویستە ینی
سعیدی هی بار هەلگرەکان هەندێک جیابێتن لە هی خەڵکی ئاسایی ئۆتۆمبیلە بچووکەکانیان ئەوەی کە دروست ئەکرێ ئەو بڵێن پرۆژەی بە دووسایدکردنی بەردەڕەش ئامیان کەڵەگووان ناوزەت ئەکرێت لە لیسی پرۆژەکانی وەزارەتی ئاودانکردنەوە بە کواڵیتێکی زۆر بەرز وەسترەکچەری زۆر بەهێزە بێ ڕەچای ئەوکرێت کە ئەو ژمارە زۆرەی بار هەڵگرکە لە خاڵی حدودی برایم خەلیلەوە داخڵە بن و بە زاخوایەن و دووەک و بەو ڕێگە ڕوون بۆ بەشەکانی تری عێراق یا بەشەکانی تری هەرێمی کوردستان بۆیە بە شێوازێ دروستەکرێت کە ئەبێ تحملی ئەو بار هەڵگرانە بکە کە بەسەرەتیە پڕن. زۆر باشە ئێمە ڕاستە لە وەرزی هاویندەن بەڵام سەبر ئێمە نزیک دەبینەوە لە بڵێن لە پاییز و لە زستان و وەرزی بارانبارین. ئامادەکاریتان چی بووە بۆ وەرزی بارانبارین یعنی ئەو ڕێگە و بانانە چۆن زۆر تاوایەکان بۆی ئەولەویەت بۆ ئەوان بێتن پێشەوەی بارانبارینەکان دەست بکەن. وەکو سیانە وەکو باسم کرد بەردەوامە لە هەموو ئێمە 11 بەڕێوەبەرەتی چاکردن و پاراستنی ڕێگەبانمانەیە لەسەر تاسەری هەرێمی کوردستان لە هەڵەبجەوە بیگرێتە ئەگاتە زاخۆ ئیدارەی سەربەخۆی زاخۆ ئەمانە بەردەوام تیمەکان سیاناکەن بۆ پێشینەی کە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆ وەزارەتی ئاودانکردن و دابین کردووە کە 1 ملیارد دینارە ماڭانە جگە لەوە ڕێژەیەکیش لە داهاتی وێزگەکانی کێش ئەگەڕێتەوە لە سیانە بەکارین ئەمانە تەقسیری ناکەن بەڵام وەکو پرۆژەی گەورەی سیانە یان حملەی گەورەی سیانە بەڕاستی چاوەڕێی ئەو میزانیین کە لە عێراقەوە بێت ئەگەر ئەو بڵێن ئیتیفاقی کە هەیە وەکو خۆی جێبەجێکرێ پارەی باشمان داوا کردووە بۆ ساڵی 2023 و هێشتا کاتمان لە بەردەما ماوە کە بتوانین حملەی سیانی گەورە بکەین بۆ ڕێگە هەر دەمویست ئاماژە بۆ بم ینی هەم پەسەندکردنی بودجە و ئەو بەشە بودجەی بڵێن بۆ ئەوەدانکردنەوەدانراوە لەگەڵ قەرزی نێودوڵەتی کە بەشێکی کە بانقی دووەلی کە بەشێکی بەر هەرێمی کوردستان دەکەوێتن ئەوەی کە ئاگادارن کەی ئەم بەشە لەوەری بودجە تازە پەسەند کراوە کەی ئەمە بەدەستان دەگاتن و یەکەم جار دەست بەچی دەکەن یعنی ڕێگای نێوان هەولێر کۆیە یان بۆ هەولێر سلێمانی لەبەر ئەوش گلەیەکی زۆری لەسەر بوو. زۆر ڕاستە ئێمە ئەوەی کە داخڵمان کردو بۆ پلانی ساڵی 2023 500 ملیارد دینار کاش لەن وەزارەتی پلاندانانی هەرێمەوە بۆ ئێمە دانراوە 350 ملیار ینی بەشی گەورەی بۆ بەگەڕخستنەوەی پرۆژە وەستاوەکانە کە منزم نیم هەولێر کۆی هەر پێنج قۆناغەکەیەتی و پرۆژەکانی دەڤەری سلێمانەیە کە بەداخۆ بەهۆی نەبوونی کاشەوە زۆر خاوبوونەتەوە بەرەو وەستان ڕۆشتون 150 ملیاریشمان بۆ پرۆژەی تازە داوا کردو چاوەڕێکن ئەگەر ئیشەڵا ئەو ئیتیفاقیانەوەکو خۆی لایەن حکوومەتی ناوەندی عێراق و جێبەجێکرێ ئەو بودجانەمان بۆ بێ ئێمە زۆر ئامادەین هەم پرۆژە وەساوەکان بخینە کار هەم پرۆژەی نوێژی ئالام بکەین کە پڕکردنەوەی کەم و کورتەکانی پرۆژەکانی ئێستا سەبارەت قەرزی بانقی دووەلی ئەو پرۆژەیەکی جیاوازە پەیوەنددارنی بەو میزانیەوە و ئێستا بەردەوام لە کارکردنانی لەگەڵەوە ئێمە وەکو حکوومەتی هەرێم زۆر لە پێشتر لە حکوومەتی ناوەندی عێراق لەگەڵ بانقی دووەلیە ئامادەین کشوفات و هەموو پێداویستەکانمان خسۆتە بەردەستیان چاوەڕێی ئۆکەی کۆتایی ئەوانی کە پێمان بڵێن ئیعلانی بکەین. بەپێ ئەوەی لە قسەکانتان تێگەیشتم دەتوانین بڵێن پێشەوەی هەڵبژاردن بگرێن لە هەر لە کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان و لەسەر ڕاستپاردەی سەرۆک وەزیران دەتوانین بڵێن پێش کابینەیدا جادەی نێوان هەولێر و سلێمانی تەواو دەبێتن؟ لە ڕاستیدا هەولێر و سلێمانی ئەگەر باسی هەولێر کۆیەکەین پێنج قۆناغە هەولێر کۆیە خۆی لە پێنج قۆناغە قۆناغی پێنجەمی تونێلی هەیبەسوڵتانە ئەگەر ئەو پرۆژێ پارەشی بۆ دابینکرێ بە تێروتەسەلی ساڵانە لە حدودی 3 ساڵی پێویستە بۆ تاواکردنی بە تایبەتی تونێلی هەیبەسوڵتان هیچ ئیشێکی ئەوتۆریتیان نەکراوە بۆیە ینی زەحمەتە بڵین لە 5 مانگ 6 مانگی ترا ئەم پرۆژانە هەمووی تەواو بێ حتا ئەگەر پارەش بە تێروتەسەلی تاواکرێ ڕاستێکە ئەوەیە قۆناغ ئەچێتە پێشەوە. زۆر باشە دەتوانین بڵێن لە بەپێ ئەو پلانەی کە داتان نبوو لە ساڵی 2023 سەتا چەندی ئەو پلانەتان جێبەجێ کردێت تاوان سەرڕای ئەو هەموو نەناردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان و ئەو کێشانەی کە بەڕووکی ئێوەی گرتبوو بەگشتی سەتا چەندی پلانەکەتان جێبەجێ لە ڕاستیدا ئەو بەپێ ئیمکانیەتە متەواضع و کەمەی کە لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە کۆمەڵی پرۆژەمان هێشتا هەر نەوەستاوە بۆ نمونە ڕێگای کەلار دەربەنی خان وێرای تەخیر بوونشی بەڵام هەفتانە بودجەیەکی کەم ئەخرێتە بەردەستی کۆمپانیەکە ئیش ئەکا پردی دەربەندی ڕانێ کە پردێکی سەرەکی لە دەڤەری ڕاپەڕینا ئیشەکانی بەردەوامە ڕێگەی سپیلک خەلیفان ئەویش بە دووسایدکردنی ئەو پارچێکە بەشێکە لە تۆڕی ڕێگاوبانی سەرەکی لە هەرێمی کوردستانە ئیشیان تیا ئەکرێ بەردەوامن وە تیمەکانی سیانە بەردەوام بەڵام ئەوەی ئێمە چاوەڕێەکەین بەشە گەورەکەی ئیشکردن ئەو میزانەیەکە لە عێراق بۆمان بێ. زۆر سپاس بەڕێز دکتۆر ئاگرین عەبدوڵڵا بریکاری وەزارەتی ئاودانکردنەوە کە لەگەڵمان بوون. زۆر ڕێسەنێ.